زۆر بەڕێز وریە ماملێ کابڕێزیان نووسەر و هەروەها کوڕی هونەرمەندی گەورە محەممەدی ماملێن باز لە ناوەندەکەکەین سلااوت لێبێ و ئەم کاتت باش زۆر زۆر سپاس. سپاس دەکەم چالاکی ئەم ساڵ چۆن بەڕێوە چوو بەڵام لە پێشدا باسێکمان لە ناوەندی محەممەدی ماملێ بۆ بکات چەند ساڵە دروست بووە و ئەو پێوەرانە چین کە هونەرمەندەکانی لەسەر دەستنیشانەکەن. سپاس ناوەندی ماملێ لە ساڵی 2009 لە وڵاتی نۆڕێژ دامەزراوە و تێیدا هەوڵی داوەکە بێتە پێگەیەک بۆ پاراستنی بەرهەمەکان و مافە حقیقی حقوقەکانی هونەرمەند محەممەدی ماملێ. پاشان خەڵاتێک دابین کراوە کە لەو خەڵاتەدا هەوڵدراوەکە بۆ ئەو خەڵاتە پێشکەش بکرێ بە ئەو هونەرمەندانەی کە توانیویانە کارەکانیان بەرهەمەکانیان شوێندانەر بێ بۆ توانی بێتی گەشە بگەێنێتە هونەری گەلی کورد و کارتێکەری هەبێت لە نێو کۆمەڵانی خەڵکدا و گەشە بەخشێ بە هونەری کوردیدا. زۆر باشە وەڵامی ئەوەت نەیامەوە کە لەسەر چ پێوەرێک هونەرمەندەکان دەستنیشانەکرێ و هەر چوار پارچەی کوردستانی بێگومان تیادا بەشدارن بەڵام چۆن دەستنیشانێکن کە ئەم ساڵ بۆ هونەرمەندێکی باشووری کوردستان بێ ساڵێکی تر بۆ باکوور بێ یان با بڵێن بەو شێوەیە نییە هەر ساڵی بە جۆرێک و کێ با بڵێن ناوەکان دەستنیشانەکات بۆ وەرگرتنی خەڵاتەکە. دیارە من وەڵامەکەم دایەوە ئەرزم کردی کە پێوەرەکە ئێوەیە کە کەسانێک ئەو خەڵاتە وەردەگرن کە توانی بێتیان کارەکانیان شۆندانەر بێت لەناو بۆ هونەری کوردی وەگەشەی بە هونەری کوردیدا بێەوە شۆندانەر بێت ناو کۆمەلگای کوردەواریدا و توانی بێتی پەرەی پێبستێنێت. دیارە ئەمە بۆ دابینکردنی خەڵاتەکە بۆ هەر ناوچەیەک لە کوردستان کۆمیتەی تایبەتی خۆمان هەیە و کەسانی تایبەتی خۆمان هەیە کە پرسوڕایان پێ دەکەین. لە ڕۆژهەڵات کەسانی تایبەت بە خۆمان هەیە لە باشوور هەروەتر لە باکوور و لە ڕۆژاواش بە ئەماشەوە. دیارە ئێمە بەبێ جیاوازی جوغرافیایی و بەبێ ئەوەی هیچ سنوورێکی دەستکرد ئێمە بەڕستنی بناسیین کوردستان بە یەک وڵات دەزانین و هونەرمەندانی هەر چوار پارچە ئەوەندەی لە دەستمان هاتووە خوێندومانەتەوە. دیارە ئەوەندەتان پێ بڵم کە کاروباری ناوەندەکەمان زۆر خۆڕسکانەیە خۆبەخشانەیە هەمووی لە خەرج و لە جیفانی خۆمان دێتە دەرێ بۆیە ئەگەر کە کوڕیەگە ئەگە ناتوانین لەوەی زیاتر پەرە بەکارەکانمان بدەین ڕاستە خۆ دەگەڕێتەوە سەر بواری دارایی و بواری توانایەکانمان. بۆیە ئەمە لە هیچ لایەنێک و لە هیچ دەوڵەتێک و لە هیچ حیزبێکی ئەمە هیچ شەشنا یارمەتیە وەرناگرین. بۆیە ئێمە کارەکانمان زۆر بە ئاسپایی دەسێتە پێشێ و بەپێی توانای خۆمان دەواتە پێشێ. زۆر باشە چالاکیەکانی ئەم ساڵ بۆ ساڵی 2025 چی بوو؟ بە تەنها پێدانی خەڵاتێک بوو بە یەکێک لە میوزیسیان و گۆرانی بێژە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە ناویە چەند چالاکیەکی تریش هەبوو؟ وڵای ئێستا مەراسیمەکە بەڕێوە نەچووە تەنیا دەنگ خەبەرەکەمان بڵاو کردوتەوە کە هەواڵەکەی کە ئەوە ساڵ خەڵاتەکە دەدرێت بە فڵانکە چونشە بەپێی دابوونێتی ساڵانی پێشوشمان وای لێ هاتۆکە هەموو ساڵێ لە سەروبەندی سێ ڕێبەندان یاواتە 23 ژانویەی مانجیەکی هەر ساڵ کە ساڵی کۆچی دواییکردنی هونەرمەند محەممەدی ماملێ هەیە ئێمە ئەو خەبەرە بڵاو دەکەینەوە چونش لێگە بڵاو نەکەینەوە بە خەڵکە بخۆی لەمان دەپرسێت جاکەواتە بۆ مەراسیمەکەش هەوڵمانداوە هەمیشە هەر لەو سەروبەندەی بێ هەش بووە مەسەلەن سەرمانجێک دوا کەوتووە بە خاطری هۆی تەکنیکی و هۆی کاروبار بەڕێوەبردننی مەراسم شتەکەی. ئەو ساڵش بە هەمان شێوە لەوانەیە مانجێکمان پێویست بێ زیاتر کە بتوانین مەراسمێکی شایان و خەنجیلانە و چکۆلە ئەوەندەی لە دەستمان بێ بەڵام پڕناوەرۆک و دەوڵەمەند بۆ مامۆستا عەلی ئەکبەری مرادی بگرین. دیارە ئەو ساڵ کۆمیتەی هەڵبژاردننی ناوەندی ماملێ مامۆستا عەلی ئەکبەری مرادی هەڵبژاردووە کە تا ڕادەیەک ئێوە ژیان نامەکەتان خوێندەوە کە جێپێی ئەو هونەرمەندە پیشان دەدا لە گەشە بە هونەری کوردی لە ئاشکردنەوەی گەلی کورد و فێرخوازانی کورد بە هونەری کوردی بە چاپکردنی زیاتر لە 25 کتێب بە ئامادەکردنی ماڵی تەمۆرە لە کرماشان وانە کە زیاتر لە هەم لە کرماشان لە تاران کە زیاتر لە 1200 دانە فێرخوازی هەیە. ئەوانە خۆی هەمووی شوێندانەربوونی کاری ئەو هونەرمەندە گەورە مەزنەی کوردستان دەزانێ. لە هەموو شتێک گرنگتر کە لێردا لەوانەیە خاڵی ئاماژەی پێ نەکرابێ ئەوەی کە جیاوازی ئاینی کە زۆربەی ئەو حکوومەتە داگیرکرانە هەڵمیشە ویستویانەکە بیکەنە تەنگ و کەرەسەیەک بۆ ئەوەی کە
ئێمەی گەلی کوردێک کەڵترازیان و لێکمان جیاکەنەوە و لێکمان دوورکەنەوە و بتوان زیاتر بەسەرماندا غەڵەبە بکەن. مامۆستا عەلی ئەکبەر مرادی بە هونەرە جوانەکەی بە بیر و باوەڕە کوردانە و نیشتمانەکەی زۆر بە جوانی بەرەنگاری ئەو سیاسەتە دزێەوە بۆتەوە بەتوانیوێتی بە هونەرەکەی بتوانێت تەقەڵێکی جوان لە هەموو کوردستان بداتەوە، هەرچەند لە مەجازیدا بێ هەرچەند لە بیر و باوەڕدا بێ کوردستان بە یەک ڕنگ و بە یەک شێوە پێشانی دنیای دەرەوە بدا. لە هەر کۆبڕکۆبوونەوەیەک لە هەر سێمینارێکە کردوێتی کوردستانی وەک هونەری کوردستانیشی وە یەک پارسا پێشانداوە، خۆی ئەوە بەڕاستی کارێکە کە کارستان و کاری کەم کەسانە. زۆر باشە، کەواتە مەراسیمەکە کەی بەڕێوە دەچێت و لەکوێ بەڕێوە ئاچێت؟ پرسیارێکی جوانە، بۆ ناتوانم ئێستا شۆن و شتەکەی بڵم چیز بەڕاستی ساغ نەبووینێتەوە. چەند شۆنمان دەستنیشان کردووە بە پێی توانەوە بە پێی هەلو مەرجەکە، ئەمە ئێستان هەڵ نەکەوتوو کە هەڵی بژێری گەڵمامژە لە ڕاگەاندرێش تازەدا ڕاگەاندراویش تازەدا حتممە بڵاوی دەکەین. زۆر باشە، ناوەندەکەتان تا چەندێک کاری بۆ ئەوە کردووە کە جگە لە پێدانی خەڵات بەو هونەرمەندانەی کا جێگە دەستیان دیارە لە ناو هونەری کوردی و لە ناو مۆزیک و هونەری کوردیداوە ساڵانێکی زۆرە خزمەتیان کردووە، چەندێک کاری لەسەرەوە کردووە کە با بڵێن لێکۆڵینەوە یاخود با بڵێن توێژینەوەی زیاتر لەسەر کار و بەرهەمەکانی هونەرمەندی گەورە مامۆستا ماملێ بکات؟ بەڵێ ئێمە بۆ مەبەستا ماڵپەڕێکمان داناوە، ماڵپەڕی ماملێ کە لەوێدا هەوڵمان دواوە تەواوی بەرهەمەکانی لەوێ کۆ بکەینەوە. دیارە ماملێ هەروەکی پێشتریش باسمان کردەوە، هەمومان دەزانین دەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی سەردەمی خۆی ئەوانە پەیوەستن بە وەچەیەک بە سەردەمێکی زەمانی کە تەکنۆلۆژی و کەرەسەی تۆماری دەنگ بەو شێوەی ئێستانە بۆیە بەرهەمەکانیان زۆر بە کەرەسەیەکی زۆر ساکات تۆمار کراوە. ئەوانە زۆریش بەربڵاون لە ئارشی ماڵاندان. ئێمە توانیمانە پێگەیەک دروستکەین، ماڵپەڕێک دروستکەین کە بتوانین خەڵک پەیوەندیمان پێگرێت لە پێشەم شتێدا ئەو بەرهەمانە کۆکەینەوە. لە دوایشدا کاری خاوێنکردنەوە و دروست پێڕاگەیشتن بە چۆنیەتی دەنگەکان بتوانین چاکەینەوە. تا کارێکی زۆرمان کردووە لەو بابەتەیەوە. هەروەها بۆتە بنچکەیەک و بانچێکی دەنجی بۆ کۆمەڵێک لە هونەرمەندان کە زۆر جار داوامان لێ دەکەن لەوێ ئەمە دەتوانین بەرهەمەکانی ماملێ پێشکەشیان بکەین کە کاری لەسەر بکەن، کاری نۆگەرایی لەسەر بکەن. ئەوانە هەموو بخۆی هەندێک پێویستی بە وزەیەکی زۆرە. لە پاش هەموو شتێکیش ئێمە هەوڵمان داوە کەم یا کورت لە زۆربەی ئەو مێژووی ئەو گۆرانیانە مێژووی ماملێ لەوێدا لە ماڵپەڕەکەدا ئێمە بتوانین بنووسینەوە و دای بنیان. ئێستا کە چاوێک لە ماڵپەڕەکە بکەن بۆ خۆتان دەزان دەبینین کە لەسەر کۆمەڵێک لە گۆرانی کۆمەڵێک لە مێژوو بەسەرهاتەکانی ماملێدا ڕوونکردنەوە و لێکۆڵینەوەی مێژووی لەسەر کراوە. بەڵێ، هیچ بەرهەمێک هەیە کە تایبەت بە مامۆستا ماملێ تا ئێستا بڵاو نەکرابێتەوە؟ وڵا وەک بەرهەم لەوانەیە لە نێو ئاشی ماڵاندا هەبێت، چی ماملێ ئەو کات بەهۆی هەروەکی عەرزم کردی زروفی زەمانەوە بەردەوام لە پەیوەندێکی کۆمەڵایەتی باشی هەبوو لە نێو کۆڕ و کۆمەڵانی خەڵکدا گۆرانی هەیە، نازام دەواندا کوتراوە یان نا. بەڵام ڕاستی من ئەو ڕۆژانە ئارشیوەکەم کە دەگەڕام گۆرانیەکەم دیتەوە لە بابم کە وەک تەمرینی کردو لە ماڵ ڕاهێنانی کردو لە ماڵە کە سبێ ڕۆژە بتوانە و بیری بێتەوە کاری لەسەر بکات کە بەداخەوە تووشی نەخۆشی ئالزایمێر بووە و نەیتوانیوە. ئینشاڵڵا لەوانێ لە داهاتوودا ئەو گۆرانیە من بڵاوکەمەوە. زۆر باشە، بێگومان ئێمە خاوەنی چەندین هونەرمەند و مامۆستای گەورەی وەکو مامۆستا ماملەین بوونی ئەم جۆرە ناوەندانە و پێدانی خەڵاتی لەم شێوازدا بە ناوی ئەم هونەرمەندە گەورانە و تا چەندێک گرنگە کە ساڵانە چەند با بڵێن مەراسیمێکی لەم شێوەیە هەبێت. پرسیارێکی زۆر جوانە. حتا دەکرێت ئێمەی کورد بەهۆی ئەوەی کە خاوەن سیستێم و دەسەڵات و دەوڵەتێکی خۆمان نین کە بتوانێ وەزارەتێکی تایبەتی هەبێت کە بتوانێ بەکاری هونەرمەندان و هونەری لە یا ئیستراتێژی هونەر لە وڵاتەکەدا ڕابگات. زۆر پێویستە ئێمە خۆڕسقانە و خۆ نیشتما پەروەرانە هەنگاو بنین بۆ ئەو مەبەستان. هەر چەندێکی خەڵات بە ناوی هونەرمەندانەوە دروست بکرێت ئێستا کەمە. هەر چەندێکی ڕێز لە هونەری کوردی بگرێ گەشەی پێ بدرێ و بتوانی ئێمە داری بەری ئەو هونەرە لە کوردستاندا ئەمە ڕشتونمۆ پێ بدەین بەڕاستی ئێستا کەمە. ئەمە هونەرمان لە بواری هونەریەوە زۆر دەوڵەمەندین، لە بواری موزیکەوە زۆر دەوڵەمەندین. تەواوی وڵات دەوڵەتانی دراوسێمان دەستیان لە هونەری ئێمە ناوە و بەردەوام دەیبن بۆ لای خۆیان و بەناوی خۆیان و بەناوی وڵاتەوەی خۆیان تۆماری دەکەن. ئێمە کە دەبێ بۆ خۆمان هەڵستین
بۆ پاراستنی ئەو هوەرەیجا ئەوەش شێوەی جۆرا و جۆری هەیە هوەرمەندان هەرکەس بە تاکوتەرە ئەو کاری دەکەن بەڵام زۆر گرنگە کە ئێمە بە دروستکردنی خەڵاتێک بەناوی هوەرمەندەکانی تریش ئەتا بتوانین کە ڕێز لە هوەری خۆما بگرین و هەروەها ببینە هۆکاری هاندانی ئەو هوەرمەندە لاوانە ئەو هوەرمەندانی کە پێشتر کۆکاریان کردووە ببینە هاندانیان و ببێتە ڕێزێک بۆ ئەوانە کە بزانن کە میلەتەکەیان قەدردانە و وەکارەکانیان دەبن و ڕێزی لێدن. زۆر باشە لەناو ئەو چالاکیانەی کە ڕۆژی مەراسیمەکە داتان ناوە کە هێشتا بەروارەکەی دیاری نەکراوە هیچ هوەرمەندێک هەیە کە گۆرانی و مەقامەکانی مامۆستا مام لێ بڵێتەوە؟ بەڵا لە خشتەماندا هەیە تقریبان دوو گروپێک هەیە و چەند هوەرمەندێکی گەورە و مەزنیشن کە ئەوانیژەوە قسەیان لەگەڵ کراوە و دێن و بەڵام ڕاستەکەت دەوێت چونشی ناتوانم زۆر واردی وردەکارەکەی بم فقط دەتوانم ئەوەندە بڵم بەڵێ هەم گروپی لاومان هەیە بە گروپ بە لاون تعدادێکی 20 نەفر لاون کە کاری گروپی دەکەن گۆرانیمان لێ دەڵێنەوە هەم هوەرمەندمان هەیە کە بەجیادیت وە گۆرانی دەڵێن. دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز وریە ماملێ نووسەر و کوڕی هوەرمەند محەممەدی ماملێ سپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم بووی. سپاس بەەوە دەرفەتێکی بۆ منیشتان تەقان. زۆر سپاس.